بینەرانی ئازیزی کورسات نیوز سڵاوتان لێبێت من پشتیوان جەلالم ئەمڕۆ لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانیم. ئەمڕۆ دووەمین ڕۆژی سێمین خولی پێشانگای دروستکراوی عێراق سنعفی عێراق مەیدین عێراقە. لێرە بە باشم زانی کە کاتی بەرنامەکەم تەرخان بکەم بۆ باسکردنێک لە گرنگی ئەم جۆرە پێشانگایانە بۆ سلێمانی و هەرێمی کوردستان و عێراق و واروەها باسکردن لە ئاستی بەرهەمی ناوخۆ، چونکە ئەو کارگە و کۆمپانیانەی لێرن لە عێراق و هەرێمی کوردستان کاری بەرهەمهێنانەکەن و بەرهەمەکانیان لەسەری نووسراوە مەیدین عێراق. بۆ ئەمە بەستەش بە باشم زانی میوانداری هەریەک لە بەڕێزان حاجی حەسەن ڕەحیم بەڕێوەبەری پێشانگا و هەروەها حاجی بیلال سلێمان بەڕێوەبەری گشتی ئەلفاستیل لەگەڵ بەڕێز عومەر محەممەد بەڕێوەبەری گشتی سلێمانی فارم بکەم. دواتریش لە بەشی دووەمی بەرنمەکەمە هەوڵەدەم چەند کۆمپانیایەکی دیکەش بدوێنم بۆ ئەوەی قسە لەسەر پیشەسازی خۆراک، پیشەسازی تەلارسازی و تەواوی ئەو کەرتانە بکەین کە ئەمڕۆ کۆمپانیەکان نوێنەرایەتی و کەرتانەکەن لەم پێشانگایە. سەرەتا دەچمە لای بەڕێز کاک حاجی حەسەن، زۆر سپاس بۆم دەرفەتە. ئەم پێشانگایە ئەمڕۆ سێم خولێتی، دووەم ڕۆژی سێم خولێتی. چۆن واتان کرد بەردەوام بێ و بۆچی سوورن لەسەرەوەی هەموو ساڵێک پێشانگایەکی لەم جۆرە بە بەردەوامی خولی هەبێ یەک لە دوای یەک و ساڵانە بەڕێوە بچێت؟ سەرەتا بەناوی خوا سپاس بۆم دەرفەتە، دەستت خۆش بێ وەڵا سەرەتا مێ بزانم سەرم سوڕەمێنێ لەوە لێت تێک ناچێت دووەم ڕۆژ و سێم خۆل دیارە پێشانگای سەنعفی العێراق ئێمە ئەزانین کە لە ساڵانی ڕابردوو سەنعفی العێراق یەکێ بوو لەو ناوە دیارانەی کە لەسەر هەر کاڵایەک و هەر کەلوپەلێک بوایە مەرغوبیەتێکی خۆی هەبوو، چونکە پشتیوانیەکی بەقوەتی چ ئیداری و کوالیتی هەبوو کە ئێمە ئێستا شانازی ئەەکەین بە ئەو نازناوەوە کە لە ساڵی هەشتاکان و هەفتاکانەوە بۆی دروست بووە. بۆیە هاو نیشتمانی ئێمە ئەوەندە بینیمان و بیستمان کە ڕووی کردە وڵاتانی دەرەوە و وڵاتانی بیانی بۆ ئەوەی کە کاڵای بیانی ساخ بکەینەوە. ئێستا کە دەبینین وڵاتی خۆمان لە گەشە سندنێکی خێرا و زۆر باشدایە، ئێمەش بیرمان لەوە کردەوە کە پێشانگایەک بە نازناوی سەنعفی العێراقەوە لە شاری سلێمانیا کە ئەتوانین بڵین لە ڕووی ڕێژەیەوە لە سەتا سەروی سی پیشەسازی عێراق لە شاری سلێمانیدایە. بۆیە بە گرنگمانزانی ئەم نازناوە هەم زیندوو بکەینەوە هەم بیر بچڕین بۆ شاری سلێمانی. کاک حاجی دوو ڕۆژە وەکو دەستیابووری کورسات نیوز بەردەوامین لە ڕووماڵکردنی ئەم پێشانگایە و بەبایەخەوە تەماشایان پێشانگایەمان کردووە و باسمان لە داچاکان کردووە. بەس پێم خۆشە ئێستا بۆ ئەوەی ئەو بینەرەی ئێستا ئێمە دەبینێت بزانێ چەند کارگە بەشداریان کردووە، چەند کۆمپانیا بەشداریان کردووە، لە چێ ئاسێکدا بەشداریان کردووە. دیارە ئەو کارگانەی کە لێرە بەشداریان کردووە سەمپڵینگێکن لە کارگە گەورەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراق بەگشتی. ئێمە ئەگەر بمانەوێ هەموو کارگەکانی کوردستان یا عێراق لێرە بەشدار بن، دیارە کارگەمان زۆر لەوە زیاترە. بەڵام بە جۆرە لە جۆرەکان ئەتوانین بڵین هێشتا وەکو پێویست ئەم پێشانگایە خۆی بۆ خۆیشی جێکەوتنی ئەوێ، بۆ زەمینە سازی ئەوێت، کارکردنی ئەوێ لەسەر ئەوەی کە کۆمپانیاکان هەمویان بێن لێرە بەشداری بکەن بۆ ناساندنی خۆیان و کاڵاکانیان و بڕەندەکانیان. بۆیە ئەو کۆمپانیانە ئەو کارگانەی کە لێرە بەشدارن سەمپڵینگێکن لە کارگە گەورە وەبەرهێنەرەکانی هەرێمی کوردستان کە خۆیان ئەبینەوە لە سەروی سی کارگەی گەورە وە چەندین کارگەی پچووک و مامناوەندیش. هەڵبەتە دواتر دەگەڕم وڵات پرسیاری ئەوە لێ یەکەم ئەوەی کە من بەر لە دەستپێکی بەرنمەکە بە ناو پێشانگاکەیە گەڕام، ئەوەی کە هەستم پێکرد لەو پەڕی هەرێمی کوردستانەوە بۆ ئەم پەڕی نوێنەرایەتی پارێزگاکان لێرە بوونیان هەیە، کارگەیەک ڕەنگە لە دوهۆک بێ لە هەولێر بێ لێرە بوونیان هەیە، واروها کارگەی عێراقیش بوونی هەیە. دواتر باسی گرنگی ئەم کۆکردنەوەی کارگە جیاوازانەی پارێزگاکانی عێراق وەرەمی کوردستانم بۆ بکە لەسەر پارێزگای سلێمانی تا چەند گرنگە. بەڵام دەگەڕێم وڵات بۆ ئەو پرسیارە. کاک حاجی بیلال بەڕێوەبەری گشتی ئەلفاستیل،
خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ ئامادەبوونە. سپاس بۆ ئێوە لە بواری تەلارسازیە کار دەکەن، بەرهەمەکانتان تایبەتن بە بابەتی تەلارسازی، ئامادەبوونتان لە پێشانگایەکی لەم جۆرە بۆچی ئەگەڕێتەوە و تا چەند بە گرنگەوە تەماشایەکەن؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ دەرفەتە. بەتەکید پێشەنگایەکی لەو شێوەیە زۆر گرنگە و زۆریش پێویستە بۆ ئەوەی هەموو ئەو کارگانەی کە لە ناوخۆ هەن بتوانن کاڵاکانی خۆیان پێشکەشکەن. ئێمە بەداخەوە تا ئێستا سەرەتاین لە ئەو کاڵانەی کە ناوخۆن و پێویستە لە ناوخۆ بەرهەم بهێنرێن کە سەرەتان پێویستی بەوە دەکات پێشەنگایەکی لەو شێوە هەبێ و گرنگی زیاتری پێ بدرێ. بەداخەوەڵم گرنگی پێ نەدراوە تا ئێستا. پێویستە لایەنە پەیوەندیدارەکان گرنگی زیاتری پێ بدەن و دەعمێکی زیاتری بەڕێوەبەرانی پێشەنگا و ئەوانەی کە بەشداری دەکەن پێ بدرێت بۆەوەی کە هاوڵاتیانمان باشتر ئەو مەوادانەی کە ئەو شتانەی کە لە ناو خۆ بەرهەم دەهێنرێت بیناسن. و بە تاکیدیش دڵنیاشم ئەو مەوادانەی کە ناوخۆ بەرهەم دێنرێت زۆر لەوانە باشن کە لە دەرەوەن بە هەموو بەشەکانیەوە، ئەنی تەحەدا دەکەم باشن. من خۆم بچمە بازار وەکو هاوڵاتیەک تا بەرهەمێکی ناوخۆ هەبێ بەرهەمێکی دەرەکی ناکڕم. لەبەرچی دڵنیام لەوەی بەرهەمەکەی ناوخۆ شتێک دروست ناکات کە دوای سمعی معمەلەکەی خۆی پێ بشکێ. زۆر باشە. ڕەنگە ئیشەکەی ئێوە لە بەرهەمهێنانە جیاوازیەکی گەورەی هەبێ لە هەندێکی ئیشی تر. ئەوەی کە من هەندێک تایتڵم لەسەر ئیشەکەی ئێوە خوێندەوە ئەوەیە کە شیش بەرهەمێنن کە بەرەنگاری بوومەلەرزە دەبێتەوە. ئەمە چۆن بەدی هاتووە، چۆن توانیتانە بگەنە ستانداردێکی بەرز لە بەرهەمێنانی شیش؟ سپاس بۆ پرسیارە. ئەمە تەوان کارگەی ئەلفاستیل توانیوێتی شیشێک بەرهەم بهێنێ بە توانای مهندسەکانی ناوخۆشن کە خۆشبەختانە ئەو مهندسانەی کە ئەم توانایان هەیە کوردن، خەڵکی خۆمانن، خەڵکی سلێمانین و تاکە کارگەش لە هەموو عراق و ئێران و بەتەحەداوە دەڵم تورکیا و وڵاتانی دەوروبەر تاکە کارگەیە کە بتوانێت ئەم شیشە بەرهەم بێنێ کە شیشی بەرەنگاربوو نەوی بمەرزەیە. دیارە ئێمە دوایەوەی کە لە پشکنین یا مختبەری مرکزی سلێمانی ئەوەیان پێڕاگەاندین کە شاری سلێمانی، هەولێر، دهۆک و مووسڵ کەوتونە سەرخەتی بوومەلەرزە. گرینگە شیشێک بەرهەم بهێنرێت کە بەرەنگاری بوومەلەرزە بکات. ئێمە دوای هەوڵێکی زۆر جارجاتر توانم بڵێم 2 مانگ تا 3 مانگ توانیمان ئەم کۆدە کە کۆدێکی هەڵبەتە ئەمریکیە ئەم کۆدە بتوانین لە ناو کارگەی خۆمان بەرهەم بێنین و شیشەکە بخینە بازاڕەوە. وەڵامی خواستێکتان داوەتەوە کە هەبووە بۆ بابەتی تەلارساز. بەتاکید. زۆر سپاس. ئەگەڕێمە وڵات هەڵبەت پرسیاری ترمەیە بۆ ئەوی بەرهەمەکانتان دەگاتە کوێ لە ئاستی عێراقا چۆنن. بەڕێز عومەر محەممەد بەڕێوەبەری گشتی سلێمانی فار زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئێوە لە بواری پیشەسازی خۆراکە کار دەکەن و بەرهەمێکی ناوخۆین. لێرە بینیم لە شوێنێکی باشە بەرهەمەکانتان نمایش کردووە. تا چەند گرنگە لەم پێشانگایانە بەو جۆرە بەرهەمەکانتان نمایشکەن پیشانی کڕیارەکانی بدەن؟ بەڵێ بەناوی خدای گەورە و میهرەبان، سپاس بۆ ئەوەی خۆشەویست و بۆ ئەو بەڕێزانێکی کە ئەم دەرفەتەیان خواست کە ئەم پێشانگایە بکرێتەوە. هەڵبەتە ئێمە وەکو کۆمپانیای دیار کە خاوەنی 3 پرۆژەی گەورەین کە یەکێکیان کە کارگەی ماسی سلێمانیە کە ئەزمونێکی نزیکەی 11 ساڵمان هەیە و هەروەها پرۆژەی سلێمانی فارم کە ئێستاکە تەواوکەری کارەکانی کارگەی شیری کارگەی ماسی سلێمانیە و هەروەها پرۆژەیەکی ئایندەش کەبیری لێکراوەتەوە بە ئایزۆیەکی زۆر پێشکەوتو و زۆر مۆدێرن بۆ ئەوەی ئێمە بتوانین بەرهەمەکانمان تا ئێستاکە کە گەشتە تا هەموو ئاستی عێراق بەگشتی لە عێراقەوە بە تایبەت لە هەرێمی کوردستانە و ئێمە بیرمان لەوەش کردوتەوە بەڕاستی کە لە ئایندەیە بەرهەمەکانمان بێنە دەرەوەی عێراقی بەڕاستی. ئەوەش بەوەی کە ئێستاکە خاوەنی نزیکەی 50 بۆ 60 ئەیتمی ڕۆژانەی ئێمە نزیکەی 250 تەن ڕۆژانە ئێمە بەرهەممانەیە چێتە ناو هەموو عێراقەوە بەگشتی ئەمانەیە کەوای لەوەی کردین کەوا بەردەوام بین. هەڵبەتە بتوێنێتەوە بەڕاستی هەندێ مەشاکل کێشە هەیە، بەڵام ئینشاڵڵا دوای باسیەکەی لەسەر ئەو گرفتانە بکەین کە لە ژینگەی کارکردنی کارگە گەورەکانە هەیە. بەس پێم خۆشە پرسیاریەوەت لێ بکەم کە ئێوە دەستان بۆ پرۆژەیەک بردووە پەیوەندی بە ڕابردووی کوردەوە هەیە کە بابەتی کوشت و کاڵ و ئاژەڵداریە و زۆر جاریش لەم دوایە گلەی لەوە کراکە
تا ڕادەیەک لە هەرێمی کوردستان پشت لەم بوارانە کراوە ئەم پرۆژانی ئێوە تا چەند گرنگن بۆ پێشخستنی کەرتی ئاژەڵداری و کەرتی کشت و کاڵ کە بەشێکی پرۆژەکانتان دەچێتەوە چوارچێەوە هەڵەتە ئەم پرسیارە بەڕاستی لە جێگای خۆیان بوو و پرسیارێکی زۆر من بە گرنگی ێزانم چونکە ئێستاکە ئێمە بووینەتە بەشێک لە چارەسەر بە تایبەت کە سلێمانی فارمان دروست کردووە من ئێستاکە ڕۆژانە ینی بەرهەمێکی زۆر ئەکڕم وەکو ئەوانەی کە جوتیار بەرهەمی هێنێ هەیەکێک لەوانە مەسەلەن بۆ منە جۆیە هەیەکێک لەوانە مەسەلەن بۆ منە گەرمە شامیە هەیەکێک لەوانە سۆیەیە هەیەکێک لەوانە وێنجەیە ئەمانە هەمووی بەڕاستی ڕۆژانە من بە کەمێتێکی زۆرێک ڕم بۆ ئەوەی کەوا دابینی کەم خۆراکێکی چێژ و پڕباوەی کەوا لە کەمێتێکی باشی پرۆتین و چوری و هەموو ئەو پێویستانی کەوا لە ماکانە کە لە هەرێمی کوردستان باسەکرێ ساغ نەبوونەوەی بەروبوومی جوتیاران ئێوە بەشێکن لە چارەسەری ئەم کێشەیە بەدڵناییەوە من هەتاکو داواکارم لەوەیش کەوا بەڕاستی تر خەڵکی شەوەن دەبی لەوە نکاتەوە هەردا بن شەخەریکی گەنم دروست بکات کە ئەو گەنمش بەڕاستی بە سەراحەت پێ بڵێم زۆرجار وایە بێتەوە هۆی کێشە دروستەکە بۆ ئەو خاکە لەبەرەوەی بەڕاستی ینی قوت و تێزی ئەو زەویە هەمووی ئەبات بۆیە زۆر گرنگە تۆ بەڕاستی پێویستەکات دەبێت بەدیلت هەبێ لەوانە هەیەکێک لەوانە وێنجەیە هەیەکێک لەوانە بۆلیکامە هەیەکێک لەوانە زۆر شتیکە هەیە کە ئەمانە پێویستە ئەتوانی بکرێت پرسیاری ئەوت لێ یەکەم کە چۆن پەرە بە و بواری ئێوە بدرێ لە هەرێمی کوردستان چۆن زیاتر گەشەی پێ بدرێ کاک حاجی حەسەن بۆیە ناوەکەت لەگەڵ حاجەکەی ئەڵم چکە دوو حاجی بەشدارن کاک حاجی ویلال و کاک حاجی حەسەن بۆیە ئەبێ ناوی دووەمی لەگەڵا بێ کاک حاجی سەبارەت بە گرنگی ئەم جۆرە پێشانگایانە بە تایبەت پێشانگای مەیدین عێراق بۆ پارێزگای سلێمانی کۆکردنەوەی ئەو هەموو بەرهەمی پارێزگایانە لێرە تا چەند گرنگە بۆ سلێمانی لە ڕاستیا گرنگەکەی زۆر زۆرە یەک وەکو ئارزم کردی سلێمانی شارێکی پیشەسازیە و ئەمە عێراقیش معتەرەفە بەوەی کە سلێمانی لە ڕووی چەندێتیەوە سەتاسی بەرەو سەری پیشەسازی عێراق لە سلێمانیایە دوو کەمەند چێشکردنی ئەم نازناوە بۆ شاری سلێمانی و گەیشتنی بە وڵاتانی دیکە و هەناردەکردنی براند و کاڵاکانی عێراق کە لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانیەوە سەربگرێ ئەبێتە ئەو مێژوو تاریخی کە بۆ شاری سلێمانی هیچی کەم نابێت لە نازناوی خۆی کە پایتەختی ڕۆشنبیریە ئەمە یەکێکە کە ئێمە پێداگرین لەسەرەوەی ئەم پێشانگا بەردەوام بێ و هەموو ساڵێکیش پشتیوانی حکوومەتی فێدراڵی حکوومەتی هەرێمی کوردستانی زیاتر بۆ بەدەستبێنین بۆی کە بتوانین بەردەوام بێ و بە شێوەیەکی گشتیش کۆمپانیاکان بە گەورە و وەسەڵ و بچووکەوە تێدا بەشدار بن. یەک خاڵ هەیە کە من حەزەکەم لێرە ئیشاری پێ بکەم لەگەڵ ئەمە هاوتەری بە ئەویش ئەوەیە لە وڵاتانی تازەگەشە سندوو کە ئەیانەوێ کاڵاکانی وڵاتەکەیان بەرەو هەناردەکردن بنێرن یاخود هەناردەیان زیاد بێ حکوومەت دامی کۆمپانیەکان ئەکات بۆی بڕۆن لە پێشانگاکان بەشدار بن بۆ نمونە تورکیا ئێران وڵاتانی دیکە 150 تا 70 تێچووی پێشانگاکان بۆ لە ئەستۆ ئەگرێ وەزارەتی معنی بۆ نمونە وەزارەتی پیشەسازی لە ئەستۆ ئەگرێ ئەڵە بڕۆن بەشدار بن بۆی کاڵەکانمان بناسیێنرێ ئێمە دەستکەین بە هەناردەکردن. لێرەوە من ئەمە ئەو پرسیارە بکەم کاک حاجی بیلالیش باسی لەوە کرد کە پێویستە پاڵپشتی ئەم جۆرە پێشانگایانە بکرێت دیارە شتێک هەیە لە ئارادا تا چەند ئەم پێشانگایە کە سێم خولێتی بەردەوامە پاڵپشتی حکوومەت و حکوومەتی فیدراڵ و چکلاسی عێراقە ئەم پێشانگایە حکوومەتی هەرێمی بەدەستێناوە تا چەند پشتیوانتان بوو ئێمە تا ئێستا توانیمانە بەس ببینە ئەمری واقع صنع في العراق لە سلێمانی غیری ئەمە هیچ جۆرە پشتیوانێکی دیکەمان نییە نە لە حکوومەت نە لە وەزارەتی معنی نە لایەنە پەیوەندیدارەکان ولا عێراقی فیدراڵ بە پێچەوانەوە ئێمە بە هەموو هەوڵ و توانای تیمی کۆمپانیای ئەتلەس ئەسیل کە ڕێخەری ئەم پێشانگایە توانیمانە ئەم کۆمپانیانە کۆ بکەینەوە بە هاوکاری ژووری بازرگانی و پیشسازی سلێمانی و هەروەها لە ڕووی با بڵێن معنەویەوە بە کتابی لایەنی پەیوەندیدار ئەم زەحمەتی کێشراوە بەڵام وەزارەتی سەناعی عێراقی ئەم ساڵۆک و پێویست نەهاتۆتە پێشەوە دەبوو ئەمە وەزارەتی سەناعی عێراقی زۆر گرنگی پێ بدە مع العلم وەزارەتی سەناعی عێراقی بۆ پشتیوانی لە کۆمپانیا و بەرهێنەرەکانی خۆیان لە بەغا کاتێ معڕەزێگە کرێتەوە تێچوی قاعەکان بۆ لە ئەستەوە گرن ئەمە خاڵێک دەست پێشخەریە ئەمە زۆر گرنگە پێشانگای نەبووە
بۆیە ئەمە پێویستەکە لایەنی پەیوەندیدار ژووری بازرگانی وەزارەتی پیشسازی خۆمان کار لەسەر ئەوە بکەن ئێمەژەم ئیمتیازەمان هەبێ ئەو کاتە ئەو زەختە ئەگەر پاڵپشتی کە تۆ باسیەکەی هەبێت دەستکراوەتر نابن لەوەی چالاکیەکە گەورەتر ئەبێ بازنەی بەشداریکردن فراوانتر ئەبێ تەنەوەعی بەشداریکردن فراوانتر ئەبێ کارگە بچووکەکانی دەتوانن بێنە پێشەوە دامێکی زۆر گرنگە و ئەو کات ئێمە ئەتوانین میوانی بیانیش داوەتکەین میوانی بیانی داوەتکەین بێن لێرە کۆنتاکتی لەگەڵ ئەم بازرگانانی ئێمە ئەم کاڵانەی ئێمە دروستکەن بۆ هەناردەکردن خاڵکی گرنگە زۆر باشە کاک حاجی بیلال سەبارەت بە بەرهەمتان لە ئاستی عێراقا چۆنە ئەیگەێنە ناوڕاست و خواروی عێراق و چیتان کرۆ بۆ ئەوەی بەرهەمێکی لەم جۆرە لانی کەم هەناردەی وڵاتانی دراوسەی عێراق بکرێت بەڵێ بەتەکید بەرهەمەکەی ئێمە کە شیشی ئەلفاستیلە زۆربەی هەرە زۆری ئەڕوا بۆ جنوبی عراق و وەسەتی عراق ئەتوانم بڵێم ڕێژەی لە سەدا 90 لە دەرەوەی هەرێم سەرف دەبێت چون ئێمە زۆربەی کارگەکانی شیش لە هەرێمی کوردستاندان ئەو کارگانەی لە عراقن زۆربەی هەرە زۆریان لە هەرێمن بۆیە شیش لە هەرێم زۆرە پێویستە بنێرێ بۆ دەرەوەش کوێ ئێمە تەمان لە بەسراوە تا دەگاتەوە زاخۆ لە هەموو شوێنەکان شیشی ئەلفاستیل تەوزیع دەبێت بە شێوەیەکی عێراق چیتان بۆ دەرەوەی عێراق تا ئێستا نەمانتوانیوە بینێرین لەبەرەوەی کۆمەڵێک ڕۆتینات هەیە ئەو ڕۆتیناتانەمان نەمانتوانیوە ڕەتکەین و لەبەرەوەی ناوخۆش تا ئێستا پێویستی پێیەتی ئەم شیشێکل ناوخۆ سەرف دەبێت پێویستی بەوەی نەکرد بینە دەرەوە ئەگەر شیشی داوای شیشمان لێکراوە بەتایبەتی شیشی بەرەنگاری بوومە لەرزە لە چەند وڵاتێک داوایان لێکردوین کە بۆیان بنێرین بەڵام لەبەر ئەو ڕۆتیناتە تا ئێستا نەمانتوانی بنێرین ئاسانە بەرهەمەکانتان بنێرن بۆ ناوڕاست و خواروی عێراق یا زۆر جاباز لە لەمپەری گەورە دەکرێت کە لەلایەن عێراقەوە بۆ کۆمپانیا و کارگەکانی هەرێمی کوردستان دروست دەکرێت بەداخەوە ئەم کێشە سیاسیانەی کە دروست دەبێت زۆر جار وەکو دەڵێ پرژی دەکەوێتە سەر مۆلانی اقتصادی و سنایەکەش زۆر جان ئەم گرفتانە کە کێشەیەکی سیاسی دروست دەبێت ڕاستەوخۆ دێرتە سەیتەرەکان و کێشە بۆ بازرگانەکان و بۆ کارگەکان دروست دەکرێت ئەمەش وای کردو زۆر جار ینی گرفت دروست بێ بەڵێ ئێمە خۆمان یەک لەوانە لەم ساڵدا نزیکەی 2 مانگ نەمانتوانی شیشەکەمان بنێرین بۆ جنوب لەبەرەوەی کۆمەڵک ئەستایان بۆ دروستکردین کۆمەڵک گرفتیان بۆ دروستکردین کە گرفتی هیچ نەبوون بەڵام وەکو بڵێ بەهانە پێکردن بوون و تا توانیمان حەلیان کەین و کە بەناچاری بەڕێمان کرد هەر چۆنێک بوو بەڵێ کاک عومەر سەبارەت بە کاری یاخود بەرهەمی کارگە و کۆمپانیەکەی ئێوە لە ئاستی هەرێمی کوردستانە ماونەتەوە یاخود بۆ ناوڕاست و خواروی عێراق ئاستی بەرهەمتان هەناردەی بەرهەمتان چۆنە و بە هەمان شێوەمەیەوەش لە تۆ پرسم بۆ پیشەسازی خۆراک بۆ بابەتە خۆراکیەکان هیچ گرفتێکەیە بۆی کە بەرهەمەکانتان بنێرن بۆ عێراق بەدڵنیاییەوە طبعا من پێشتریش باسیەوەم کرد وەکو کارگەی ماستی سلێمانی ئێمە نزیکەی تقریبا 250 بۆ 300 تان ڕۆژانە بەرهەمێنین و دەچێت بەرەو خواروی عێراق و هەروەها لە هەرێمی کوردستانە بەشێکی لەو کاڵانەیە با بڵێن سەرفە بێت هەمیشە وەکو ئەم ڕزش کە کاک حاجی باسی کرد جاری وایە کاری سیاسی یاخود ئەو بابەتانی کێشەی سیاسی کە دروستە بێ لە بینی لایەنەکانە یان لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکومەتی فیدراڵە ئەبێتە هۆی کێشەی کەوا بەڕاستی بازگەکان زۆر جار وایە کێشەمان و دروستەکان بەتایبەت ئێمە وەکو کارگەی ماستی سلێمانی خۆراکانمان بەڕاستی زۆر هەستیارە بەوەی کەوات نابێت زۆر بمێنێتەوە ئەبێ بگاتە جێگای خۆی جاری وایە تۆ لە شەو ڕۆژێکاتەوە بەرهەمێک لە شوێنێکە ئەوەستەیە بەرهەمێکی زۆرە و ماڵی خەڵکە و لەگەڵی تێکچوونیا و کێشەمان بۆ دروستەکە بەدڵنیاییەوە ئەمێکێکە لەو بابەتانە دووەمیان بەڕاستی ینی تەنانەت بۆ نمونە سێرەکەی جار وایە مەوزوع لە ڕاوەستانەکەی شانیە مەوزوع لەوەی شاتانی هەر جاری و بە شێوازێک لە شێوازەکان سێرەکەی خەڵکانێکدانن لەوێ سێرەکەی داوای فەحسد لەکەن فەحسەکانیش بەڕاستی جار وایە یەک جارێک پێویستە بکرێ بەڵام کەچی سێرەکەی جار وایە 2 و 3 جار لێ داواتەکەن و هەمووشی بە پارە ئەکرێت و ئەمانە هەمووی ئەم پارانش دوایی لە ئاخرا بەشێکی زۆرێکوێتە سەر کۆمپانیا و بەشێکی زۆر شێکوێتە سەر بەکاربەر بەڕاستی ئەمانە شێکێکە لەو کێشانەی کەوا هەیە ئەوەی کە ڕاستیە کارگەی ماسی سلێمانی من نتوانم بڵێم دەورێکی باڵای هەبووە لە دابینکردنی
شیرەمەنی بۆ هەموو ناوچەکە بەگشتی و بۆ هەرێمی هەناردەستان بۆ دەرەوە هەیە کاک عومەر. ئێمە بەڕاستی بەشداریمان کردووە لە چەندها پێشانگای تەنانەت لە وڵاتی قەتەرا و لە وڵاتی ئیماراتە و کاڵاکانشمان لێ این کردووە زۆرش بەدڵیان بووە و داواشمان لێکراوە کە بتوانین بەڵام خۆتە زانی میکانیزمی نردنی ئەم بابەتش یەکێکە لەوانەی کەواتەوە بێ هەمە توانی لە ڕێگای فڕۆکەخانەی بۆ نمونە تۆ لە ماوەی فڕۆکەخانەی سێرەگەی سلێمانی لە شێوازێک لە شێوازەکانە داخرێت بەسەر بەزنوێ وڵاتە ئەمە تۆ کاردانەوەیکی خراپیە بێت دوای تۆ گرێبەستێکەکەی لەگەڵەوانەیە ئەمانە هەمی کێشە بۆ دروستەکە و لە هەمان کات شابڕاستی ئێمە وەکو باسم کرد قۆناغی سێمی ئێمە کە بیرمالی کردوێتەوە ئینشاءڵڵا کارگەی ڕامانە بێ بۆەوەی کەوا بتوانین لە هەموو ڕوویەکەوە ئەو شتانی کە پێویست بتوانین هەناردەی دەرەوەش بکەین. زۆر بە کورتی وەڵامی ئەوم بەرەوە بوونی ئەم کۆمپانیا ناوخۆیانە کارگە ناوخۆیانە تا چەند گرنگە بۆی دەستی کار زیاد بێت تا چەند گرنگە بۆ ئەوەی ئاستی پیشەسازی نیشتیمانی پێش بخەین. بەڵێ بەدڵ نایەوە ئەمە پرسیارێکی زۆر گرنگ بوو. ئێمە ئێستاکە بەش بە حاڵی خۆمان ئەتوانم بڵێم نزیکەی 400 بۆ 450 نەفەر بە مستەمڕی ڕۆژانە کارەکە لەگەڵمانە ئەمە جگە لەوەی کە تۆ مەجموعەیەک بەڕاستینت هەیە وکەلات هەیە لە شارەکانە ئەوانەی شەریکی و شوێن و جێگای خۆیان هەیە تەنانەت ئەو مارکتانێشی کەوای ئێستا بەرومەکانی ئێمە سەرفەکان ئەمانەش هەر بەحساب لە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بزڵ وایە و لە هەمان کاتە ببوورە ئەوەیشی کە هەیە ئێستاکە ئێمە کە تەواوکەری کارەکانی خۆمان لە کارگەیەکی لە پرۆژەیەکی کشت و کاڵیە ئەبینین کە من ئێستا لەو شوێنەیە خۆم بەڕێوەبەری گشتی و شوێنم نزیکەی 50 نەفەر کاری تێکا ئەمەی ژوایلی هاتووە کە سەرەکەی جووتارێکی خەڵکی ترش هاتەتە ناو بوارەکەەوە کار بۆ ئێمە ماکە بەڕاستی پاتا گرنگێکی گەورەی هەیە لەوەی کە ئاستی پیشەسازی نیشتیمانی پێشخاو هەلی کارێکی زۆر بڕخسێنێ هەمان پرسیارم بۆ کاک حاجی بیلالی شەیە بوونی ئەم کارگە و کۆمپانیا ناوخۆیان ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە تا چەند گرنگن بۆ ئەوەی ئابووری نەتەوەی پیشەسازی نیشتیمانی و هەلی کار بەرەو پێش ببن. بەڵێ پرسیارەکە دەنام زۆر گرنگە تەمان دوو جەمسەری هەیە ئەم پرسیارە بەشێکیان ژێرخانی ئابوووریەکەیەتی بەشێکیان ئەم دەستی کارەکەیە کە ئەمی دیسان ژێرخانی ئابوووریە بۆ نمونەگەر ئێمە باسی کۆمپانیەکانی شیش بکەین بە هەزاران دۆلار ڕۆژانە لە دەرەوە دێ بۆ هەرێمی کوردستان بەهۆی ئەو کارگانەوە کە لێرەوە بەرهەم دێن و دێنێرنە دەرەوە ینی دەرەوەی هەرێمی کوردستان قەزدمە و لە هەمان کاتشە بە سەدان کرێکار لەوانەیە بڵێم بۆ نمونە کارگەی ئەلفاستیل بە شێوەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ زیاتر لە 1000 کارمەند کاری تێدا دەکات بەڵام بەداخەوە زۆر جار گرفتیش دیسان لە بەشی ئیداریەکان بەڕێ دەکرێت بۆ نمونە بڕیارێک دەرچووە لە ئەنجومەنی وەزیران بڕیارەکە زۆر جێخۆیەتی کە دەڵێ لە 125 نابێ زیاتر کارمەندی بیانی لە کارگە ئیشکات بڕیارێکی زۆر باشە بەڵام نابێ هەموو کارگەیەک وەکو یەک سیر کرێ نابێ هەموو شوێنێکی ئیشکردن و یەک سیر کرێ دەبێت تایبەتمەندی لە بەرچاو بگیرێت بۆ نمونە ئێمە دوو خەتی کارمان هەیە ئێمە دوایەوە بڕیارە دەرچووە ناچار بووین خەتێک بکوژێنینەوە لەبەرچی ئێمە کۆمەڵێک لە کاری بیانی نەبێ بۆ نمونە هندی نەبێ لە هیچ وڵاتێکی دنیا ناتوانێت لەسەر کوورە ئیشکات ئێمە ژۆ کرێکارانەی هەمانە لە مقابل کە نەمانتوانی و کرێکاری تر بێنین ڕێگەیان لێگرتوین ئیقامەمان نادەنێ ویزیان نادەنێ ناچار خەتێکمان کوژاندێتەوە لە مقابلدا نزیکەی 100 کرێکاری کوردم ناردێتەوە ماڵەوە لەباتی هەلی کار زیادکەم هەلی کارکەم بۆ تۆ بەڕێز حاجی بیلال سلێمان بەڕێوەبەری گشتی ئەلفاستیل و هەروەها بەڕێز حاجی بەڕێز کاک عومەر محەممەد بەڕێوەبەری گشتی سلێمانی فارم زۆر سوپاس کە لەم پرۆگرامەیە لەگەڵمان بەشدار بوون بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین لەگەڵ کاک حاجی حەسەن و دوو کۆمپانیای دیکە بەردەوام دەبین. لەگەڵ کازیوەی بەرەبەیاندا هەنگاوەکان دەست پێ دەکات ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش دەچی خەونەکانتان بۆ بەدی دەهێنی گرنگی بە وردەکاری دەدەین ئۆفەری نمونەیتان پێشکەش دەکەین لەگەڵ کار ئاسانیەکانی سنترال پارک هەتا ببیتە خاوەن ماڵێکی داهاتوت ئەندازیار و ستافە لێهاتووەکان کار دەکەن بۆ ماڵی داهاتوت لێرە چەندین شەقام و ڕێگا دروست دەکرێت هەتا بە ئاسانی بگەی بە ماڵەکەت کەش و هەوایەکی پڕ لە سەوزایی ماڵێکی
پڕ لە ئارامی و جوانی سنترال پارک ماڵی داهاتوت. ئاوڕانی خۆشەویست پرسیارێکی زۆرە کرێ کە بۆچی مەتعەمەکەمان بەرناکەوێ کاڵەشێرە جوجەڵە و مریشک و قاز سەرۆپێ و گۆشت و کەباب و پیاز بەهارات و دەستا و وەستای شاز عود و بولێن یاخود ساز کورە ئەمانە هەر مەسەلە نییە مەسەلەکە کۆبانیە مەسەلەکە کۆبانیە شێتەکە تامەکەی ها بۆن و بەرامەکەی ها کەوچکێ لەم برنجە بخۆی ئەپرسی لە ناوەکەی مەسەلەکە کۆبانیە مەسەلەکە کۆبانیە لایە و کەوگیێتە ناو چاو کەسێکە مشتری چاوەڕێ ئەو برنجە تێکە دیگە مشتری نەبووە تا پارەکە ئێستا کۆبانی هەیە و پڕە مەتعەمەکە هیچ کەس داوای ئەوازە ئەکا ئەرێ شێف شێم حەمە و تو چی تێگەی و برنجە وەڵای چی تێ ناکەم مەسەلەکە کۆبانیە مەسەلەکە کۆبانیە مەسەلەکە کۆبانیە مشتریاتوە بە سوراتی 180 سیارەکە ڕاگردووە ئالە و پشتە دانیشتووە لەسەر مێز بە مەعیدەی ناشتا ئەڵێ برنج بۆنێنی دەسەکەم بە قشتا ماڵی هاتبوونەوە لە کانادا لە هیچ مەتعەمی تر لایان نادا وتی هیچ برنجی تامیان برنجە نادا ئەڵێن بۆمان بینن بەس سادە مەسەلەکە کۆبانیە مەسەلەکە کۆبانیە گورەشی فوشتی نابێن برنجە هەرکەس لیێنێ خۆش دەرەچی بیر لە شوێنێک بکەرەوە لە جەرگەی هەولێر کە تایبەت بۆ ئاسوودەیی دروست کرابێت شوێنێک کە سروشت لە باوەشی گرتوویت و هەموو ناونیشانەکان لێت وەرزیکن ئێرە فلۆریاستیە و شانازی پرۆژەکانی ساوت کوردستان گروپە فلۆریا بۆ هەموو جۆرە ژیانێک ماڵی دابین کردووە قوتابخانە و خوێندنگەی نێودەوڵەتی داهاتوویەکی گەش بۆ منداڵەکانت فراهم دەکەن لێرە ناوەندی بازارکردن و وەرزش و شوێنی یاری بۆ منداڵان و مزگەوت بەشێکن لە ژیانی ڕۆژانت لە ناو ژاوەژاوی شاردا هێمنیەک ئەزمون دەکەیت کە ئارەزوو ناکەیت بەجێی بێڵیت سیستمێکی سکیۆرێتی 24 کاتژمێری و پارچینی ئۆتۆمبیلی داخرا و وا دەکەن هەمیشە دڵنیابیت هەموو وردەکاریە لە دەرەوە بۆ ناوەوە بۆ ئارامی دەروون و جەستەت دیزاین کراون ئەمە فلۆریاستی نوێیە خەونێکی مەحاڵ کە ساوت کوردستان گرۆ بەدیهێنا فلۆریاستی شارێک لە ناو شارێک بینەرانی ئازیزی کورسات نیوز دووبارە سڵاوتان لێبێت هەڵبەتە بەبیرتان دێنمەوە ئێمە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانین ئەمڕۆ دووەم ڕۆژی سێمین خولی پێشانگای دروستکراوی عێراق سەنع فی عێراق مەیدین عێراقە ئێمە لەگەڵ کاک حاجی حەسەن ڕەحیم بەڕێوەبەری پێشانگا بەردەوام ئەبین بەڵام دوو میوانی دیکەمان لەگەڵدا دەبێت کاریەک لە بەڕێزان کاک جەلال کەریم بەڕێوەبەری کارگەی بەهار و هەروەها بەڕێز ئەمیر حسێنی سەفەری خاوەنی کۆمپانیای مانیزان بەخێر بێن کاک حاجی با لە تۆ دووبارە دەست پێ بکەمەوە بەشێک لەو کێشانی کە کۆمپانیەکانی پێشوو کە لەگەڵمان بوون باسییان کرد و زۆر جاریش ئەوەی کە ئێمە لە هەواڵی ئابووری کورسات نیوز خاوەن کارگە و کۆمپانیەکان دەدوێنین هەندێک کێشە و گرفتیانەیە بە تایبەت با بەشبەشی بکەین سەرەتا لە ناردنی بەرهەم و بەروبوومەکانیان بۆ ناوڕاست و خواروی عێراق ئەم بابەتە چۆن چارەسەر بکرێت هەوڵەکان چی بۆ بۆی چارەسەر بکرێت دیارە لە اختصاصی من نییە بە دقیقی جوابی ئەم پرسیارە بدەمەوە بەڵام ئەوەی کە من ئاگام لێ وەکو بازرگانێک و خۆشمێکێک لەو کەسانەی کە بازرگانی ئەەکەم و ئەو گرفتانەمان بۆ پێشدێ لەو سۆنگایەوە ئەتوانم جوابی ئەو پرسیارەتە منی شەر بۆ شێوازە ئەو بابەتە بکەم ئەویش ئەوەیە کە بەڕاستی کۆمەڵێک سیستەم و ڕێکار هەیە لە عێراقا تازەجی دەگیرێتە بەر بەشێکی ئەتوانین بڵێن هێشتا لە بواری ڕۆتینیاتایە و نەگەیشتۆت نەبووە بە سیستەم یعنی تا هەم بازرگانەکان لەگەڵ
دەست و پەنجە نەرمکەن و تێبگەن چی ئەوێ و چی ناوێ و هەم عێراقی ژیا خود با بڵین ئەو لایەنی پەیوەندیدار چ عێراق بێت چە هەرێم بزانێت چی لێیان ئەوێ جاری وایە ئەم ڕۆتینیاتە مۆزەفی سەیتەڕەکە نازانێت چی داواکە بەس دەتوانێت بڵێ نابێت نابێ بڕوا بە میسال من پێرێ بارێکم هەبوو لە کەرکووکەوە بۆ ئێرە هاتۆتە سەیتەرە سعات تا سعات دوی شەو لەگەڵیان لەسەر خەت بوو نەیهێش بێتە ناوەوە وتم بگەڕێرەوە لە شوێنە ئیستراحەت و بەیانی بێرە و بەیانی هات کەس لێ نەپرسی ینی ئەمە هۆکاری ئەوەیە مۆزەفەکە خۆی ڕێکارەکانی نەخوێندوەتەوە ڕێنمایەکانی نەخوێندەوە نازانێت چییە بەس پێوتراوە گەربار هات مێڵە بڕوە ئەمە یەکێکە لە هۆکارەکە یەکێکتر ئەوەیە کە بەگشتی سیستەمەکە تازەیە ئێشتا بە تەواوی تطبیق نەبووە تطبیقیش نەبووە زۆر جار بیستین باز لە کۆچی کارگەکان و کۆمپانیەکانە کرێ بە تایبەت کارگەکان لە هەرێمی کوردستانەوە بۆ ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقا ئەم کێشەیە چییە واتە ئەمە بەداخەوە ئەمە کۆمەڵێک ئینجازات و ئیمتیازات هەیە لە عێراقا لە قانونی عێراقیە ڕێی بۆ هەر لە سەردەمی زووە بۆ هەتا ئێستاش کاری پێکرێت کە لە هەرێمی کوردستانە جێبەجێ ناکرێت لە هەرێمی کوردستانە گرنگی پێنادێت ڕاستە ئەم کارگانە هەمووی لە هەرێمی کوردستانە و خزمەتەکەن و خزمەت بە نیشتمانەکەن پێشمەرگایەتی ئەمڕۆ ئەمانن چونکە هەلی کارە ڕەخسێنن دیفاع لە قاک و نیشتمان و هینەکەن بەوەی بەرهەمی خۆماڵیمان بۆ دروستەکەن بەڵام وەکو پێویست لە هەرێمی کوردستانە ئاسانکای بۆ نمونە هەر ئێستا من یەک دوو کارگەم دوان لەسەرم بابەتانە قسەمان کرد ئەڵێ زەریبە لە عێراقە لە 103 بەڵام لا ئێمە لە 118 ئەمە جیاوازێکی زۆرە ئەڵێ کارەبا لە عێراقە 6 دینارە بۆ کارگەکان لا ئێمە 120 ئەم جیاوازیانە واکە لێکێدادۆ کابرا ئەڵێ من زەویەکە بەجێ ئەڵم هەموو کارگەکە های جوازمەوەی بم بۆ عێراق بە 2 ساڵ ئەو وینە دەرێنەوە بێت لایەنی پەیوەندیدارم بابەتە بە وریاییەوە پێویستەکە بەڕاستی ئەمە بە وریاییەوە دیراسە بکەن کۆچی کارگەکان لە کۆچی گەنجان زۆر خەتەرترە زۆر باش هەڵبەتە پرسیاری ترمەیە لەسەر پێشانگاکە و لەو بابەتی کە پەیوەندی بە بەڕێستەوە هەیە دەچمە لای بەڕێز کاک جەلال کەریم بەڕێوەبەری کارگەی بەهار کاک جەلال بەخێربی سپاس بۆ ئامادەبوون ئەوەی لێرە لە نێوم پێشانگای هەیە کارگەکەی ئێوەش نوێنەرایەتی لێ یەکێکن لەو کارگانەی کە بەرهەمی ناوخۆییتان هەیە تا چەندم ئەم پێشانگایانە بۆ ئەو کارگانی کە بەرهەمی ناوخۆیان هەیە بە گرنگە زانیت دەستخۆش بۆ کورسات بۆ ڕووماڵکردنی هەواڵەکانی پێشەنگا زۆر سپاس و گرنگیدان بە ڕووداوەکانی ناو پێشەنگا و بە تایبەتی ئەو میوانانەی کە لە ناوەڕاست و خواری عێراق و دەروی عێراق هاتوون ئەمە بابەتێکی گرنگە بۆ ئێمە بەنسبەت ئێمە گرنگێکی زۆری هەیە ئەو بەرو بۆ مەخۆماڵی کە بەرهەمی هێنین و دروستیەکەین کە مادەخاوە سەرێکەکەی بەشێکی زۆری لە جوتیار و خەڵکی خۆمان لێکڕینەوە زۆر گرنگە کە ئێمە نیشانی هەم خەڵکی خۆمانی بین و هەم خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانیش بین بە خۆشحاڵیەوە میوانەکانی بەشەکانی تری عێراق ناوەڕاست و خواری عێراق کە ئەیبینن کارگەی بەهار خاوەنی 125 ئایتمە یاخود پرۆداکتی خۆماڵیە بە 3-4 هێڵی جیاواز بەشێکیان شاگەشتکە بوونە کە کارگەی وا هەیە لە عێراقا ئەوە نەڵێن عێراق ئەوتمان بەڵێ هەیە ئەمە وەکو ئەو نەزڕەیە کە ئەوان لەسەر ئێمە هیانە بەڵام بەداخەوە لە ناوخۆی خۆمانە جاری وا هەیە کۆمەڵێک ئاستەنگ و کێشە دێتە ڕێگەمان بێهیوامان ناکات نایڵێت ینی نایڵین کە بوەستین کارمەندەکانمان ئیزن نادین بۆ ماڵەوە بەڵام کەمێک خاومانەکاتەوە لێشکردن کەمێک ساردمانەکاتەوە لێشکردن من دوای 7 بۆ 8 ساڵ دامەزراندنی کارگەی بەهار کە لە پارەوە ئایزوی 22,000 بەدەستێناوە دوای هەوڵ و مادووبوونێکی زۆر جێبەجێکردنی ڕێکوایرمنت و پێداویستی قورسەکانی ئایزۆ بە ئامانجەوەی کە بەرەمەکەم بنێرمە دەرەوە هەرێمی کوردستان بۆ دەرەوەی عێراقیش تەنانەت بۆ ئەوروپا بۆ بریتانیا لە ئێستاە کە من ئایزۆم بەدەستێناوە دیارە کۆمەڵێک مەرج و ڕەنمایی جیهانی هەیە خەریکە بە جێبەجێیەکەم بەڵام بەداخۆ جاری وا هەیە لە ناوخۆ هەندێک لە فەرمانگە پەیوەندیدارەکان کەمێک کێشەمان بۆ دروستەکەن خاومانەکەن لە ئیش هەڵبەتە من دوای پرسیارەوە لێکم ڕێگە چارەکان چین چۆن وا بکەین ژینگەی پیشەسازی خۆراک بەرەو پێش چێ بەڵام هەڵبەتە بە گشتی پێشانگاکە بۆ ئێمە زۆر گونجاو هەلێکی زۆر باشە بە دڵنیاییەوە بەڕێز کاک ئەمیر خاوەنی کۆمپانیای مانیزان سپاس بۆ ئامادەبوونت هەڵبەتە ئەوەی هەستم پێ کرد بە گڕوتینێکی زۆرەوە لەم پێشانگایە بەشدار بوونە تا چەند بە گرنگی ێزان پێشانگای سەنعفی عێراق کە لە پارێزگای سلێمانی بۆ جۆرە سێخ و لە بەڕێوەچێ زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانی بەریز ئێمە بە تەجروبێ تقریبان
بلو نزیک 20 ساڵ ئیدارەکردنی معمەل لە ئێران کارگای مرواری هێکەلارمان حاضر کردینە بۆ ئینتاجی بەردەستکردنی بەرهەمەکانی مرواری و مانیزان لەبەر بەرهەمی ناوخۆی سپاس بۆ خۆی گەورە ئیمڕۆ لە عێراق وردە هەموو شت بەردەستە ینی لێ PVC نییە هەموو شتی لە دەرەوە استیراد بوود بۆ داخلی عێراق هەتا شیری فرێشیش ئێمە کێڵگەی گاوداریمان هەیە تقریبەن هەتا شیری فرێشیش ئینتاج بوود هەر ئەو شیریشە ئەوێتە بەرهەمی ئەلبان و ماست و پەنیر و هەموو شتێک واتە بۆ بەروبوومەکانتان وەکو مادەی خام سووتان لە بەرهەمی ناوخۆ وەرگرتووە بەرهەمی جوتیاران و ئاژەڵداران وەرگرتووە بەڵێ ئێمە هەرچی بەرهەمی ناوخۆیی بوود بۆ ئێمە باشتر و هەم لە ئەرزانترە هەم باشتریشە یعنی نەقلی نییە گومرکی نییە شتێکی ناوخۆیە بەس وردە سپاس بۆ خوا زۆرترەوە بێت بەس هێمایە لە بەرهەمی ناوخۆی ئیمڕۆ وەکو پێشدی نییە گرنگترە هەموو وڵاتەکان هەموو دەوڵەتەکان واکەن بەس عێراقیش هەر هەیە بەرنامەی هێمایە لە بەرهەمی ناوخۆیی ئێمە جماعەتێکین لە مانیزان ئیچەکەین لە کەلار کارگایی کە زۆربەی کەسێلی متخصصی هاوردینە بۆ ئاسانکردنی ئیشەکە لەبەس ئەو تەجروبە دووبارەوە ناکرێ کەسێکی بە تەجروبە بەکارهێنینە لەبەر ئیشەکان زووتر و باشتر بڕێبهێنین سەبارەت بە بەرهەمەکانتان بەدەر لە ناوخۆی هەرێمی کوردستان دەگاتە چەند شوێنی تر بەرهەمەکانمان لە هەموو شوێنی لە عێراق تەوزیع ئەکرێ بەس بەڕاستی وەکو حاجی هەسەنیش پێشتر و جەنابەت مۆزوعی ئەو ئیجازەیە بەقا و ئیجازەکان زۆر بۆ ئێمە مەشاکل ئێمە بڕێک شەریکە هەیە وەکیلە لە شەریکەی دانمارکی ئستیرادی موادی ئەوەلیە بۆمان کردیە وەکو هەوێری ماست و ئەمانە کابرا لە بەقایە داخلی کردیە لە بەقا ئەینیرنێ بۆ ئێمە لە سەیتەرەکان کێشە و مەشاکریە لە کوردستان خۆمان بەرەو هاتنە ژوورەوە هەم لەو لایشە و ئێمە ئەینیرین لە لایانی ترە و بۆ بڕێ لە شوونەکان لەبەر ئستیرادەکەمان داواکەن لە سەیتەرەکان سیارەکان چاوەڕێ بوون تا هەماهەنگی پێیان بوود بەرهەمەکانی ئێمەش هەمویان لەبەر ئینتاجەکانیان تازەیان ئەگەر دوو ڕۆژ سێ ڕۆژ لەلێ مەسەڵەن لە ماوەی بەسەرچوونی کورتە بەسەرچوو دوای ئەوسا مەشاکل بوومان یعنی هەموو تەرتیبە کردیە ئەگەر باش شتێک بوو هەمووی عێراقا بەس هەموو یەک قانونی بوود یەک ئاسایی بووی زۆر باشە باو پرسیارەش لێ بکەم بوونی ئەم کۆمپانیایانەی ناوخۆی هەرێمی کوردستان تا چەند گرنگن بۆ پێشخستنی ئابووری قەومی لە هەرێمی کوردستان لە هەر شوونێک وەکو معمەل دروستە بوود کارگا بکرێت ساز بوود لە هەموو شتێ تەعسیری هەیە لە ئابووری لە هەتا لە سیاست هەتا لە قووەت یعنی ئەگەر خۆشبەختانە هەرێمی کوردستان لە بەرهەمهێنان و معمەل سازکردن لە عێراق پێشترە لە هەموو شوونێک هەموو وڵاتانێک بە قووەتن بە معمەل ئەگەینە سەر بە قووەتەوە وەکو ئەڵمانیا کارگەکەی ئێوە چەند کەسی خستۆتە کارەوە ئێمە کارگاگەمان تقریبەن دەستپێکردینە نزیک 50 کەسە بەس خەریکی گەوراکردنی کارگاین ئینشاءالله لە تقریبەن 2027 ئەگەیتە 250 کەس ئینشاءالله زۆر باشە کاک حاجی بابینەوە سەر باسێکی ئەم پێشانگایە ئێوە بۆ خولی چوارەم و خولەکانی تر سوورن لەسەر بەردەوام بوون و چی ئەکەن بۆ ئەوەی لەمە فراوانتر و گەورەتری بکەن
دیارە هەر پێشانگا کە دەکرێتەوە ئێمە ڕاپرسیەک دەکەین لەسەر پێشانگاکە و چۆنێتی بەڕێوەچوون و ڕەزامەندی هەم بەشداربووان هەم سەردانیکاران وە تێدەگەین کە گلەی و گازندەکان لەکوێیە لە چاستێکایەوە لە چیدایە ئەوەی کە ئەگەر توانیمان پێمان چارەسەر بکرێت ئەوە بەدڵنیایە و چارەسەری دەکەین و بۆ خولی دوای خۆی ئامادەکاری دەکەین بۆ گەری زانیمان پێمان چارەسەر ناکرێت ئەوە لانی کەم وەڵامێکی منطق ئەبێ وەربگرین بۆی کە جوابی بەشداربووەکان بدەینەوە و یەکسەر دانیکارەکانیش بدەینەوە بۆ ئەم مەبەستا ئێمە بە هاوکاری و هاوبەشی لەگەڵ ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی ساڵانە ئەم پێشانگایە ڕێک دەکەین دوای ئەم پێشانگایە دیارە هەموو خاڵە ئیجابی و سەلبیەکانی ئەم پێشانگایە ئەخینە ڕوو و پێکەوەدا دەنیشینەوە دیارە حیفە ئێمە سێ خولمان بەڕێک کردبێت بە جوانی بەڵام دوجار بیکوژێنینەوە لە شوێنە کە سیوچەکەی کوڵی جۆزەکەی دادەینەوە بەڵام ئەبێ هەوڵی ئەوە بدەین کە گرفتەکان چارەسەر بکەین و دەشدانین گرفتەکان چییە و ئەگەر لانی پەیوەندیدار بە تایبەتی حکوومەتی فدراڵی حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئیرادەی ئەوەیان هەبێ کە هاوکارمان بن لە بەڕێوەچوونی ئەم پێشانگایانە بۆ خزمەتی کەرتی پیشەسازی و بەرهەمی ناوخۆ زۆر ئاسانە بەدڵنیایەوە زۆر باش هەر لەم شوێنە بەدە لە پێشانگای دروستکراوی عێراق دەبینیم پێشانگای نێودەوڵەتی بەڕێوە دەچێ و دەیان مؤتەمەر و پێشانگای تر ساڵانە لە پارێزگای سلێمانی لەم شوێنە بەڕێوە چێ نزیکترین چالاکی چی هەیە لە 2026 بەنیازی چین چی بکەن ئایا چالاکی نەوعیدی کە چاوەڕێی سلێمانی بکات چین بەڵێ دیارە دوو بەیانی ڕۆژی شەممە پێشانگایکی دیکە دەکەینەوە هەر لێرە بۆ یەکەم جارە پێشانگای مۆبیلیات و فەرش لە شاری سلێمانیە بکرێتەوە کە دوو بەیانی لێرە دەکرێتەوە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام دەبێت واتە لە شەمەوە تا شەمە بەردەوام دەبێت ئەمە یەکێکە لەو کارە تازانەی کە لە بەردەستمانە و لەو ئەزمون تازانی کە دەیکەین یەکێکی دیکە لە دوای ئەوە 7 تا 20 12 لەم مانگە چوارەمین خولی پێشانگای کشتتوکاڵ و پیشەسازی خۆراک یاخود با بڵین بەڵێ پیشەسازی خۆراک لێرە بەڕێوە دەچێت کە ئەمیش هەر کۆمپانیات لەس ئەسی ڕێکی خستون ئەمانە ساڵانش بەردەوام دەبێ و لە دوای ئەوە کە کۆتا لە دوای حەڤەی 12 تا 12 پێشانگای کشتتوکاڵ و پیشەسازی خۆراک بەڕێوە دەچێت کۆتا پێشانگای ساڵی 2025 ئەوجا پیادەچینەوە بزانین ئاخۆ چیمان ساڵی 2026 دنیای پێشانگای تر بدانەوە ئەم ساڵ لەبەرەوە لە 2026 لە کۆتایی مانگی 12 واتە پێش سەری ساڵ پلانی 2026 دادەنین و ئیشاڵای ئەعلانی دەکەین زۆر باشە کاک جەلال باسی گرفتی کرد جا هەر وەکو نوێنەرایەتی کارگەکان کە لێرە بەشدار بن یا بەشدار نەبن چی بکرێ بۆیە گرفت و لەمپەرانە چارەسەر بکرێن و کارگەکان زیاتر گەشە بکەن خەڵکێکی زیاتر دامەزرێن بەرهەمێکی زیاتر بەرەم بێنن بەنسبەت ئەو کێشە و گرفتانەی دێتە بەردەم کارگەکان بەشێکی پەیوەندی بە ڕۆتینیاتی فەرمانگەکانی حکوومەتەوە هەیە ئەوانیش بەڕێوەبەرێکی گشتیە بۆ منە ڕێنمایەک لە بەردەسیایەتیە لە من بەمە کارەکەم بەڵام ئێمە ئەزانین لە هەموو شوێنێک مەجالێک هەیە دەرفەتێکی بۆ ئاسانکاری منێک ئەگەر بۆ منەوەکو خاوەنکارێک وەکو بەڕێوەبەرێک هەلی کارم بۆ 15 بۆ 20 گەنج ڕەخساندی بێت لە کارگەکەی خۆما لە پسپۆڕی خۆراک لە بەشەکانی تر و بەروبوومی جوتیارانە کڕمەوە ئیکەم بە پیشەسازی خۆراکی بۆ ئەەکەم و لە پشتی منەوە سەدان و چەندین باڵین تا 200 کەسی تر بە دابشکاری و بە بریکاری و بە دیزاین و مۆنتاژ و خەریکی ساختکردن بەرهەمانن ئەبێ بای ئەوەندە ئەو ڕێنمایانە من ناڵێم حکومت بە لایبەت ناڵم با کەمیشی کاتۆ لە سەرمان بەڵام با گونجاندنێک هەبێ لە بینی ئەوەی کە ئێمە من 7 ساڵ پێش ئێستا 8 ساڵ پێش ئێستاکاریەکەم دامەزراندووە بە ڕێنماییەکی کۆن بۆ نمونە ئێستا لە 2024 ڕێنمایەک دەرچوو ئەڵێ تۆ بۆ نمونە پێچەوانەی ژینگە کارەکەی لە جادەوە کەمێک دوورتر کەوەرەوە یان بۆ نمونە هەندێک ڕێنمایی تازە هاتووە با من وەکو ئەمری واقع قبول بکە هەتا خۆم لەگە ڕێنمایەکە گونجێنم نەک منێکی خاوەن گونجاندن نەربینواندن لەو ئێمە هەر ئەوە نەمانەوێ دەرفەتم باتێ نەک مۆڵەتەکەم ڕابگرێسە من وەکو وتم من چاوم لەوەی بچمە ناوەڕاست و خواروی عێراق و وڵاتانی کەندا و دەرەوە بەرهەمەکەم هەناردە بکەم لە پشتی منیشەوە جوتیار و گەنج و کۆمەڵ خەڵکی زۆر ئەبوژێتەوە سوودی گشتیە سوودی گشتیە ئێبا چاوپۆشی لە منە بکات هەنێک با بڵین کار ئاسانیم بۆ بکات تا من
ساڵ دو ساڵم بۆ دابنێت تا خۆم بەگونجێم لەگەڕن مایەکەیە بەڵێ کاک جەلال من لەسەر مۆڵەتمان ڕاگیراوە دەیان کارگە مۆڵەتمان ڕاگیراوە لەسەر ئەو بابەتانە. کاک ئەمیر سەبارەت بە گەشە پێدان و پێشخستنی کۆمپانیا و کارگەکانی لە بواری پیشەسازی خۆراک و لە بوارەکەی ئەوەیە کار دەکەن چی بکرێ بۆ ئەوەی زیاتر بەرەو پێشن زیاتر گەشەیان پێ بدرێ بەس ئەگەر بە کورتی سوپاس دەکەم بەسەر چاو زۆرترین شت هەمووی کەس زانێ معاملەکان و کارگاکان تمەنیان زۆر نییە لێریشە کێشە و مەشاکل وەکو هەموو وڵاتان وەک یەک نییە لەبەر ئەوە هەتا دووزینەوەیەک کەسێکی شارەزا بوو لە ئیش لێرە زۆر ئاسان نییە بازارکردنەوە زۆر ئاسان نییە لەبەر ئەم وڵاتە بەردەوام فێر بووە لە ئستیرات ئەگەر ئێمە هەمومان باوەڕمان پێە با ئنتاجی خۆمان ئنتاجی خۆماڵی بوود بیرەکە وا بوو لە جماعەتێکی لە ئیدارە و حکومیەن و خەڵق و هەمویان یەک بیر بکەین بەس ئەمانە با گەورەوە بوون لە بوو گەورابوونی ئابووری گۆرابوونی ئابووریش بە سوودی هەموو وڵاتە بەس با چاوپوشی بکەن با ئاسانکاری بکەن هەتا فترێکە 10 ساڵ بەردەست بکەێ 10 ساڵ تەجروبە زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە. بەڕێز کاک ئەمیر حسێنی سەفەری خاوەنی کۆمپانیای مانیزان واروها بەڕێز کاک جەلال کەریم بەڕێوەبەری کارگەی بەهار بەڕێز کاک حاجی حەسەن ڕەحیم بەڕێوەبەری پێشانگە زۆر سپاس کە لەگەڵمان بوو. بەڕێزان وەکوتم ئەمڕۆ دووەم ڕۆژی با بڵێن پێشانگای یاخود سێمین خولی پێشانگای سەنعفی عێراق دروستکراوی عێراقە کاتی ماوە ڕۆژی دیکەی ماوە ئەوانەی کە خوازیارن بەرهەمی کارگەکانی ناوخۆی عێراق و بە تایبەت هەرێمی کوردستان ببینن دەتوانن سەردانی ئێرە بکەن و بە چاوی خۆیان ببینن کە کارگە و کۆمپانیەکانی هەرێمی کوردستان لە چی ئاستێکدان. سوپاس کە بینەرمان بوو.